بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارتان باش. من بنەر مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیە کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 8 تەمموزی 2026 لە دەتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بەم هەڵمەتی کۆتایی هێنان بە گەندەڵی لەلایەن حکوومەتەکەی عەلی زەیدەوە قسە و باسمان دەبێت و وەڵام بە هەندێ بۆ چوون و پرسیار و بابەتی لەم پەیوەندەدا بدەینەوە. لە تەوەری دووەمی ئەمڕۆژماندا لەسەر ڕێکەوتنەکەی یەکێتی و نەوەینە قسە و باسمان دەبێت و لەوێشدا هەندێ بابەت تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنت دەیخەنەر و ئاراستەی میوانانی بەرنامەکان دەکەین. با بیریشتان دێنمەوە کە ماڵپەڕی پێشەنگ tv.com لەوە دەتوانن ئەرشیفی بەرنامەکانی پێشەنگ tv کورتە ڤیدیۆکان و بەرنامەی ڕاستەوخۆ و دوایین بەرنامە هەمی بە لینکی تایبەتەوە ئامادەیە و دەتوانن لەوێشەوە بینەری بەرنامە ڕاستەوخۆکان و بابەتەکانی تری پێشەنگ tv بن. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمشەومان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئەمەژەم پێدەکەمتەوە ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر پرسی گەندەڵی لە عێراق و بە تایبەتیش ئەو هەڵمەتەی کە سەرۆکوەزیرانی نوێ عەلی زەیدی دەستی بۆ بردووە و کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانی پێش و هەندێک بەرپرسی تری باڵا دەزگیر کراون و لیستەکەش درێژە و ئەمەش بەردەوامی دەبێت. ئەم ئێوارەیان بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ جەمال موحسین ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. جەمال موحسین، یارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەتان باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی پێشەنگ تیڤ. لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەین، چۆنە ئەم حکوومەتە نوێ دەستی بردووە بۆ پرۆژەیەکی وەها گەندەڵی دەمێکە حکوومەتە جیاوازەکانی عێراق و کوردستان قسە دەکەن لە بەرامبەری و کە نابێ هیچ ڕێگەیەکی پێ بدرێت، بەڵام ئەم جاریان بە عەمەلی دەستی بۆ دەبن. چی هەڵوێستێکی تیادا دەبینن لەم هەڵمەتەی عەلی زەیدیدا؟ ئەڵبەتە بڵێم کە عەلی زەیدی هەروە بە ئاسانی پۆستی سەرۆک وەزیرانی لە عێراقا پێ نەدرا بە دوای چێشمێکی چەند مانگی لە دوای هەڵبژاردنەکانی عێراقەوە و بە تایبەتی ئەو ململانەیەی لە نێوان باڵا جیاکانی یا هێزەکانی شیعی با بڵێن شیعی سیاسی لە عێراقا و بە حکمی ململانەیەکی نێوان ئێران و ئەمریکاش کە ڕەندانەوە بوو لە عێراق و لە ناوچەکەشا بە دوای ئەمە هاو، یعنی عەلی زەیدی نەتیجەی پرۆسەیەشی بە معنایەک ئەوەی کە لە وڵاتان هاڕاتە پێشەوە ئاسایی دوای هەڵبژاردن و حکومەت تەشکیلەکرێت لە لایەنی با بڵێن براوە یا ئێتلافی براوە و حکومەت و کابینەکە لەوە ڕاگەیەندە بەم جۆرە نەبوو. ئەوە بە دوای چێشمێکا بوو، بە تایبەتی بۆ خۆمان هەمووزانین کە یەکێ لە کاندیدا بەهێز و سەریشەکانی ئیتاری تەنسیقی با بڵێن نووری مالکی بوو و لەسەر ئەو پۆستە بە معنایەک ئەجەنگین کەوەری بێن و ئەوەش نیشانەیە بوو بۆ زاڵبوون و مانەوەی هەژمونی ئێران لە کۆمەلگەی عێراق و ئەوانەیە، بەڵام بە حکمی جەنگی با بڵێن 40 ڕۆژەی نێوان جەنگی 40 ڕۆژەی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران ئەو کارکردانی لە ناوچەکە بووی و بە عێراقیشەوە ئەمانە شکلی دابەوەی کە لە عێراقا بە دوای هەڵبژاردنە چ جۆرێک لە دروستەکرێت. بەهەرحاڵ یعنی ئەو بەرهەمی هەلومەرجێکی عادی نەبوو و هاتە سەر کۆمەڵێک شت. یەکەمیان ئەوە کە لە ناو ململانەیەکە بە جۆرێک فشاری ئەمریکا سەپاندی، بەڵام بە کۆمەڵە مەرجەوەکە گەر دەرفەت هەبێ دەینە سەری و لەلایەکیشەوە کە بە جۆرێک ئەمریکا هەدەفی بوو لە عێراقا دەستی ئێران کۆتاکەوە سیاست و بەرنامەی خۆی بڕاتە پێشەوە، خۆی لەگەڵ حکوومەتێکی مەرکەزی عێراقەوێ بەرنامەی ئابووری لەگەڵ ڕێک و خایتفاقاتی سیاسی و استراتیژی لەگەڵ خایتفاقاتی ئەمنیەوە کە هەیە با بڵێن بیکە بە تایبەتیە خۆمان نەزانین کە ئەمریکا لە سەروبەندی کشان و هێزەکانی هەیەتی لە عێراقا. بەهەرحاڵ عەلی زەیدی کە هاو
لەلایەک بەناو چێشمە چێشمێکە هاتە سەر حکوم بەلایەکەوە یعنی کۆمەڵێک حتا لەنێو خودی ئەوانەی کە بە هاوپەیمانی خۆشی ناوەبرێن لە سراع بوون لەگەڵیوە بە معنایە بە ئاسانی ئەم پۆستێ بەدەست نهێناوە کەوت بەسەر هەلومەرجێکی قەیراناوی قەیرانی سیاسی ئابووری ئەوانەوە بە تایبەتیش لەو ماوەیی کە بە دوای ئەو جەنگە تەسیراتێک کە بووی و ئەو داخستنی گەری و هورموز و تەسیراتێک کە لەسەر نەڕۆشتنی نەوتی عێراق و بە معنایەوەی خۆیان ناوی هێنن کورد هێنان لە دارایی و بە هەر حاڵ کەمبوونەوەی بوو داهاتی عێراق و هەموو ئەمانە مەسلەی حەلیزەی دیکە و بەسەریە یعنی بۆ ئەوەی کە بتوانێ حکم هەموو حکومەتێکی تازە لە دنیاە بە تایبەتی کە بە هەلومەرجێکی قەیراناویە تێپەڕێت سەر حکوم بۆ خۆت جێگیرکردنی دەسەڵاتەکەی پێویستی بەوەیە کە کۆمەڵشتی فەوری بگرێ بەدەستیەوە بۆی بتوانێت خۆی جێگیر بکە بەرنامەکانی جێگیر بکە هەڵبەت ئێمە بینین ئەو شتێک ئەوان پێڵن بەرنامەی کاری ئێمە باز لە بەرنامەی ئابوووریانەکەن باز لەواکەن کە چۆنمان با بڵین دەست ئاوەڵای کەتی تایبەتی بکرێ بەسەر هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵگەی عێراق ئەمەش بوارەکاتەوە بۆ قازانچێنان و ئیسtisماری کۆمپانیای گەورە گەورە کە هەرچی وڵات و زلێزەکانی شەڕی ئەویانە لەناو کۆمەڵگەی عێراق بە تایبەتی ئێمە باسی عێراقەکەین چۆن هەرێکە لە خۆیان شەریکە گەورەکانیان بێنن بۆی ئەوان دەوریان ببێ لەوەیە کە پێوترێت سازدانی ئاسایش و استقرارێت لێرە لەوەیە کە مەسلەی بنەدەروی نەوتە لە واریداتی ترە هەرچ سەرەتێکە لە عێراقا هەبڕاتە دەرەوە بۆ ئەمانە هەموو دەوڵەتی پێویستی بۆ ئیتفاق بکات لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە بە خودی ئەمریکاشەوە یعنی بۆیە بەم معنایە بۆ ئەوەی ئەم شتانە بکە ئەم حکوومەتە بۆ قەزەیەکی بەدەستەوە بگرتە ڕوو کەشێک بۆ ئەم مەسلەیە دیاری بکە کە ئەوش مەسلەیەک بووکە لە دوو ڕۆوە زەمینەی هەبوو بوو ئەو لەسەری با بڵین مایە دابنێ ئەوش کە مەسلەی ئەوەی کە خوان پاڵێن مەسلەی گەندەڵیە با بڵێ هەم کەوتبوو بەسەر گەندەڵیەکی زۆری حکوومەتی پێشخۆیە کە لە جێما بوو لە حکوومەتەکەی سوودانیە کۆمەڵ مەسائل پێشجواب مابووە و کوتم مەسائلی فەراخێنان لە میزانیە حتا لە پێیان بە معاملەی ئەوێ لەگەڵ کوردستانە هەموو ئەمان چوونە دەروی نەوتۆ میتفاقی لە مەخیراهیانە لەگەڵ کە لە ڕێی تورکیاوە بچێ ئەوە کە حتایانەوێت لە ڕێگەی سووریاوە دەرگا بکەنەوە هەموو ئەمانە بۆ دەربازبوونی تیلەوەی کە بە هەر حاڵ هەر چۆنێکە باری ئابوووریکەی بەرێتە سەرەوە گەندەڵی دوو سوودی هەبوو بۆ ینی دۆسیەی گەندەڵی دوو سوودی هەبوو بۆەوە کە یەک لانی کەمەکەی با بڵێن یەکەمیانەوە بۆ ئەوی کە ئەم حکوومەتی خۆی جێگیر بکە و بەرنامەی خۆی لەگەڵ ئەمریکا بەرێتە پێشەوە کە تەبعاً لەناو ئەم بەرنامەیە لە باری سیاسی و ئاسایشەکەیەوە چەککردنی میلیشاکانی تیا بوو حشتی شەبی و هاوشێوەکانیەوە بگرە ئەوە لەباری وەکوتم ئابووری شۆی اتفاقێکی وا بکە کە یاری ئەوە بە دۆلار نەکرێ پارەیەکی زۆر لەم کۆمەلگای عێراقەیە هەبوو هەیە بە حکمی هەبوونی باڵادەستی و هەژمونی ئێران و میلیشیاکانی کە پشتیان بەوە داوە ئەم پارانە ئەبوو بە سوود و قازان بۆ ئێران و ئەم ئەمریکا لەم شتە مەسەلێ پەست بوو یعنی حتا وا دیارە بە ڕۆشنی کە لە مەرکانی ئەوەی کە ئەمریکا پاڵپشتی لە عەلی زەیدی بکبووی کە ببێ ئەوەیە ئەم پارانە بێنێتەوە دەستی خۆی بۆی نەگاتە دەست ئەو میلیشیانە نەگاتە دەست ئێران و نەگاتە ئەوانە ئەو نەژیاری بە دۆلار و نرخی دۆلار وان لە کۆمەلگای عێراقا با بڵێن نەکەن ئەم لایەنانی هەبوو لایەنی ئێستقراری ئەمنیەکەشی کە باسم کرد لایەنی سیاسیەکەشی ئەم دەسەڵاتە بێت تەسبیت ببێ نیشانی نیارەکانی خۆی بداکە بەڵێ ئەو حکوومەتێکی گونجاوەوە تا ئەمریکا و بەرحاڵ غەربێک پشتیوانی لەکە بەڵانسێکی ژوەرەگرێ لەگەڵ ئێرانە و ئەمە ئەم حکوومەتە توانێت خۆی جێگیر بکە بۆ توانێت وە بکە بێدەمی نارەکانی کوتێ بگەندەڵی باشتری شتێک بوو کە بە تایبەتی زانین بەشێکی لە نێو هێزەکانی سەر بە سونەی سیاسی بەشێکی سەر بە محەممەد شیع سوودانی بوونەوانی کە ئەو ئەندام پەرلەمانی کە تێوە بلاون دەچیت کراون و دەست بەسەر ئەو پار و پوریا گیرا و کە لای ئەوان بووە ئەمانەوەکە کە ئەوان بە جۆرێک خەفە بکاتەوە بۆیە بینین تەمەشاکەن لەلایەکەوە ئەوانیش هەموو هەتو هاواری پشتیوانیانە لەم حملەیەوە پشتیوانی لە ئیشەکەیەوەکەن ئەمە لەلایەکەوە لەلای چکەشەوە کۆمەڵگەی عێراق داغانی دەستی حکوومەتێک لە دوایەکە حتا لە ساڵی 2023ەوە لە حکمی پۆل برێمەرەوە بیگرە هەتا حکوومەتە جیاجیەکانی دوایەوە کە هەمووی مەسائل تائیفی زاڵ بۆ بەسەریە بەڵام هەموو ئەمانە کە بۆتە ئەوەی باڵادەستی میلیشیاکان ببن هەر یەک بە هێزی میلیشیاکەی دەستی بەسەر گۆشەیەک لە سەروەتی ئەم کۆمەلگایە گرتووە
تاڵانی کردو بە جردەیی خۆی بە زەبری چەک بردوێتی، بەڵام هیچ شتێکی بۆ خەڵکە ئاسایی و خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێبەشەکەی نەبووە، بۆی خەڵک هاواری لەبەرز بۆتەوە. خەڵک ئەوان جیهەتێکی وایان کەوتووە خستۆتەوە کە ئەگەر خەڵکیش هەژار بوو، ئەگەر خەڵک بێکار، ئەگەر گەنجان و لاوان هیچیان نێبیکەن، ئەوە خەتای گەندەڵکاران بووە، پارەی وڵاتیان بە هەدەر بردووە و ئەم جۆرە شتانە لە کاتێک کە پارەی عێراق زۆر زیاترکە مختار باسیەکەن. یعنی ئەم پەردەیە کە یا بەسەر ئەم سیاسەت و تەطبیقکردنی و خاڵانی کەم لێ پێشترا وتم، زەمینەیەکی کۆمەڵایەتی سازەکە کە خەڵک چۆنەڵی ئافرین بەم دەسەڵاتە بڵێن ئیتر ڕەنگە ئێمە تۆزێک لەواچێ بحەز ببورن. بەڵام سەربەخۆ لەو هۆکارانەی کە تۆ ئاماژت پێدا ئەمە هەڵوەستێک لە سەری بکەین، مەگەر دژاتیکردنی گەندەڵی کارێکی خراپە، ئەمە کارێکی باش نییە کە دەستی بۆ بردووە سەربەخۆ لە هەر هۆکارێک لە پشتەوەی سیستمی سەرمایەداری چۆن بەبێ پارە و پول خواردنی بەری ڕەنجی خەڵک ناژی، چۆن بەبێ بێکارکردنی خەڵک ناژی، بەبێ گەندەڵی ناژی. گەندەڵی یەکێکە لە سیفەتە جیاکەرەوەکانی سیستمی سەرمایەداری و سیستماری اقتصاد بەبێەوە ناتوانێت لە پاکترین، لە قەوسایڵێن پاکترین، لە پاکترین وڵاتانی دنیا هەر جارێک لە پڕ دۆسێکی گەندەڵی کەشف بێت. بە ساڵێک تقریبا 2 ساڵ لەمەوە بەر لێ وڵاتێکی وەکو نرویجایەکی لەو گەندەڵیانەی کە بوو بە قەزیە و لە حیزبی دەسەڵاتداری ئەو کاتێک کە حیزبی ڕاست پێڵم پارتی ڕاستیدا هاوسەری سەرۆکی حیزبەکە موقعیەتی هاوسەرەکەی ژنەکەی کە سەرۆک وەزیران بوو، موقعیەتی ئەوی بەکارهێنا بوو، کاروباری ئیداری بەکارهێنا بوو بۆ گەورەترین ئیستثماری پارۆکردنەوە بۆ شەریکاتێکە ئەو سامیتایی بوو. ئەمە بوو بە قەزیەکە نابێت تۆ دەستبەریەوە لە کاتێکە دوایەوە هیچیان لەو شەریکەیە نەکرد، غەرامێکی عەجیبیان بەسەر لەباری سیاسی و حیزبەکەی پێشکا ئەو سەر و وەزیرانی پێشخە، بەڵام سیستمی سەرمایەداری ڕزگاری بوو لەجێ خۆی بوو کۆی کە ئەو پارە بۆ قازانجا چی بۆ شەریکە گەورانە زۆر بە شێوەیەکی باش بڕۆ دەنا محارەبەکردی جەنگاندن لەگەڵ گەندەڵیا شتێکی باشە، بەڵام واقعاً ڕاستەکەن. یعنی ئەمە پرسیارێکە خەڵکەوانی هەر ئێستا ئەو خەڵکەکە وەکوتم ئەکرێت دڵێک خۆش بکا بڵێ ئامە باشە، یعنی گەندەڵیەکە کە بەسەر گەندەڵکاران زیندانەکەن، دەست بەسەر پارەکەیان ناگرن وانە، بەڵام 101 پرسیاری تر هەیە لە پرسیاری لەوانە هەیە گەندەڵی گەورەتر لەوان چی؟ عەلی زەیدی خۆی یەکێکە لە گەورە سەرمایەدارەکانی عێراق، خاوەنی بانکی تایبەت بە خۆیەتی، خاوەنی حسەی گەورەیە لە شەریکاتی تەسفی نەوت و ناردنی ترانسپۆرتی نەوت و یان با بڵێن هینی سوتەمەنی ئەمانەیە، و لە پێشووتریشەکە خۆی لە هینەکانی پەرلەمان و ئەوانەیە بووە. بێزەحمەت خۆی ئەگەر بە پاڵپشتی سیستمێک کە لەسەر گەندەڵی بنیانراوە نەبووە، چۆن ئەمە پارەی بوو؟ تەنانەت لە دەورانی پێشوە خۆیان لە هەواڵەکانە باسیەکەن قەرزی بە حکومەت داوە. کێ ئەم هاوڵاتی ئەمنە دەوڵەمەندە؟ ئەمە وەکو وایە کە وەختی خۆی ئەگەر پارە و پول و تریلیۆنەکانی ئێلۆن مەسک نەبووایە، قابلی ئەوە بوو حملەی انتخاباتی ترامپ زەعیف بێ یا حتا شکست بێنێ لە بەرامبەر کاندیدەکانی ترا. پارە و پولی دەوڵەمەندەکان کە لە هەمان سیستمەوە بەدەستهێناوە ڕزگاری کرد. ئەم پرسیارە لە پرسیارەکان بەجا لە خودی عەلیزەی ئەم هەڵمەتەی کە دەستی بردۆ بۆ دەستگیرکردنی کۆمەڵی ئەندام پەرلەمان و کەسانی تری بەرپرس، ئەبینی زیاتر وەکو ئەگەر قسێکی لە قەوسەکە بڵێ کەسانی دەرەجە 2 دەرەجە 3 حیزبەکانن، ئەندام پەرلەمانن یان بەرپرسیارەتی حیزبەکان نییە یان کەسانی نین کە دەسەڵاتێکی زۆریان هەیە. بۆچی؟ ئەزانی چۆنە هەر خۆی ئەوەیە، ینی ئەوانی شەزانن ئەگەر ئەو شتێک کە پێوتە لیژنەی نەزاهە و ئەوانە بە واقعی کار بکە، باسی ماسی بچووکەکان ناکەن، نەبێ حوتەکان بێنن بەرباس. بەڕاستی وایە، یعنی ئێستا مەسەلەن شخصیاتێکی وەکو حەکیمی و بە ئەواقر لە حەکیم و یاخود مالکی و حتا خودی سوودانی و ئەمانام و پەیامی پشتیوانی بۆم هەڵمەتە لێدەن وڵێن داوای سەرکەوتنی بۆکەی، یعنی چی؟ ئەو بێزەحمەت ئەوان خۆیان مەلەفی کۆکردنەوەی سەروەت و سامان لە وڵاتە کە لەسەر بەری ڕەنجی خەڵکە لە بەردەستی خەڵکە شەفافە هەیە جانراوە، ئەخە خۆ نەزانەوە. بۆ یەکیشکە لەو پرسیاران کەم نووسین دیکە ئەوڵم لە نەزەری خەڵکەوە
پرسیارەکەەوەی کە خۆ لایەزاری شەفاف نییە. یعنی لە عێراقا تۆ سیستمێکت نییە واریدات بڵین داهات و خەرجی شەریکاتە گەورەکان معلوم بانک بکرێ ئەلان بکرێ بخرێتە سەر سایتەکان کە لانی کەم لە هەندێک وڵاتی پێشکەوتووە ئەم شتە کە پێڵەن سیاسەتی شەفافیت و ترانسپارنسی ناچار کراون ئەبێ لە سایتەکانی حکوومەت و بەرلەمانە ڕابگەین بڵاو بکرێتەوە دەخلیان چەنە بێ لەو ساڵە قازانجیان چەنە فلانیان چەندیان زەری بەداوە بە حکوومەتوانە بەرحاڵەوانە وەکو میکانیزمەکانی بەڕێوەبوونی کۆمەلگەی بۆ ژوازی بە معنای با بڵێ یعنی ئەوان وەکوتم خۆحوتەکان دەرنەخەن هەر ئێستا ئەم هەموو تاجرە گەورە هەیە بە سیلسیلە بە زنجیرە پیاوەرە لە ساڵی 2023ەوە ئەنواع شخصیاتی ئەسکەری و سیاسی دەوڵەمەند گەورە بوون گیرفانیان دراوە باشە بە معنای زمانی خەڵکی ئەمان باسی ئەمانە لە چووەیە گەورە بەرپرس ئەخر لەمانە بوو بۆچی ئەمانی تیانی یعنی چێن ئەوانی کە تۆ باسی دەرەجە 1 و 2 دەرەجەی دووسێکە دەرەجە چوارشن گەورە بەرپرسینی خوان ینی تیان نییە کەوایە ئەمان نایەنەوە دەستبند لە ینی سیستمی سەرمایه‌داری ناتوانێت کۆتایهێنان بە گەندەڵی لە کۆتایهێنان بە تەواوی سیستمەکەەوەی ئەو باس ناتوانیت تۆ کۆمەلگەی سەرمایه‌داری بەبێ ئەوەی کە پار و پولێک لە نێو ڕەنجی کارگر و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە و ئەخوا ئەو هەموو ئینتاجینەوەتە بە ملیۆنها بەرمیلەوە چێتە دەرەوە خۆ ئەگەر لە هەر بەرمیلێکی تۆ ئەگەر با بڵێن 500 میلیۆن بەرمیلی ژۆڕوە لە بەرمیلێکی $5 قازان سوکەی کە زۆر لەوە زیاترە بزانە دەخلی ڕۆژێکی ئەو وڵاتە چەنە چی لەمانە کۆڵێتەوە پاشان چێ سەرپەرشتی ئەکا یعنی نەخسی بودجە و پارە لە بەردەستانیە بۆیە ئەم شتە قازانجێکی بۆ خودی حکومەتێک عەلی زەیدی تیا هەیە پارێکی باش هاتۆتە بەردەسی خۆیان باسی چەند تریلیۆن دۆلارەکەن ئەمە هێشتا ساختنەوەی ئەو چەنەها کیلۆ ئاڵتون و شتی تیان باز نەکراوە یعنی ئەمانە ئەوە پرسیارێکی تریەوەی بەدوایەوە باش ئەم پارانە چۆنە چێت و کوێی خەزێنی شەفافیەتی ئەو خەزێنی دەوڵەتە کە تێچێ چییە یعنی وەکو خەڵکێکی سادەکە باسیەکە تریلیۆنە دۆلار باوەڕە دێ بەشی مەعاشی 5 ساڵی و خەڵکەکە بەم ستانداردی ئێستای نەک ئەگەر ستانداردی چوونە پێشەوەی پێداویستیەکانی ژیان و بەشکردنەوەی ینی بەرحاڵ بۆیە وتم ئەمە ماسێ بچووکەکانە وتەکان لەولاوە ئازادانە خۆیان بە ئارزوی خۆیانین بۆڕم تیشەبێەوە جارێ لە کوردستاندا کەس بەرنەکەوتووە لەسەر ئەمەش قسەیەت و دەچێت و بەرپرسانی دەسەڵاتداران لە کوردستان ئەڵێن کە ئەو گەندەڵی کە لە عێراقی لە کوردستاندا نییەوە ئەو خۆیان بە جێوەرێک کۆنتترۆلیان کردووە بۆچوونی ئێوە لەم بارەیەوە چییە بۆچی کوردستانی نەگرتوێتەوە ئەوەی کە لە کوردستاندا بەو شێوەیە نییە پاک و بێگەردن بە قسەی خۆیان بێ زانی چۆن ئەو قسەیە ناچێت بەگوێی مناڵێکیشە کوردستان گەندەڵی تیان نییە کوردستان بەڕاستی ئەو حکم و دەسەڵات و زەبروزەنگی کە ئەوانە سەهایە لە کوردستانی عێراق لە 92 حسابی بکە یعنی تاڵانیە جەردەییەکی ڕۆشنە بەسەر داهات و سەروەتێکی کۆمەڵایەتی زۆر گەورەوە کە لەم کۆمەلگای کوردستانە هەیە لە داهاتی چەندین ساڵەی بەرهەمی نەوت و چوونە دەرەوەی نەوت و لەم ساڵانەی دواییە غازەوە بیگرە لە هی خاڵە گومریەکانەوە بیرە ئەگەر بگەڕیتۆ بۆ ساڵەکانی نەوەتەکان حتا لە دوای جەنگی ناوخۆی شەڕی ناوخۆی کوردستان بینی نێوانێکێتی و پارتیەوانەوە یەکێ لەو خاڵانی کە زۆر باس بوو خاڵی گومرگی برایم خەلیل بوو کە بێنم پێش چاوت چ شتێک لەوێەوە خۆی کە بەم کۆمەلگای کوردستانەوە لەسەر هەر شتێک کۆمەلگێ بوو بۆ بە ئێستاشەوە کە ئێستا حکومەتی عێراقی حکومەتی مەرکەزی ئێوە خاڵە گومرجەکانی کوردستانیش کۆنتترۆل بکاوانە بکە خۆ ئەمە معلوم نییە ڕۆشن نییە شەفاف نییە ئێستا کاتی ئەوەیە کە خەڵک ئەو پرسیارە دووبارە جاریش کە قوت کاتەوە من ئەینە لەکە هادا لە شوێتان بۆ هەموو سەروەر ئەخر ناتوانانی تۆ کوڕی نەوەکەت ملیاردێر بێ چۆن یعنی چۆن منێکە ساڵانێک خوێنمە
18 ساڵم خوێندووە بە مامۆسایەتیەکەم ئەوەکەم حتا خەڵکێکە بەوانەشەوە کە بڕۆن حتا مامۆسایەتی ئەهلیش بکەن ئاوی دەرسی خصوصی شتەڵێنەوە بە ڕوبعی داهات و سەرەتی ئەوانەشیان ناوی نەوەکانیان ئەخەڵی کوێیان بۆ ئەمانە پارەیەک داهاتێکە لەم کۆمەڵگەی کوردستانەیە بەرهەم هاتووە هەیە یعنی وا چۆتە ڕۆچۆتەنی خۆیانەوە ئەوە تا لەولاوە بە ناوی دەستگای خێرخوازیەوە بۆ یەکەنەوە چکە وانەکەن بڵقەدا یعنی ئەمەنە زۆر بێن نازانن چۆی بکەن ئەبێ کەناڵێکی بۆ دۆزینەوە تۆزی کشی لێ تەخشان و پەخشان بکەن ئەمە گەندەڵی نییە هیتر ئەمە جەردەییە بە تاڵان بردننی داهاتی کوردستانە ئەوەی کە ئەمانەڵێنوان طبعاً بۆ لەم لاوە خۆیان هەدەفیانەوەیانە لەگەڵ حکومەتی تازی عێراق خۆیان بگونجێنن بە تایبەتی بۆ پارتیە مەسەلەیە زۆر موهیمە کە باز لە چوونە دەرەوەی نەوتی عێراق ئەو اتفاقی لە بینی عێراق و تورکیا هەیە طبعاً بێ تێپەڕێ بۆیە یعنی چۆنەڵی تای تەرازۆکە بڕێک بە قازانجی ئەوە نەبێتەوە بشکێتەوە با بڵین بە معنایە پێشوازی لەکە ئەڵێ هەنگاوێکی باشەگری دە لە ئێستا یعنی معقولە ئەگەر عەلی زەیدیش لە مۆختەیە پێویستی بەوە نیە کە بە هەنگاو باسی ئەوە کە هێزی لیوای سوپا و ئەوانە نێرە بۆی حتا باسی ئەمنیەت و ئاسایشی سنوورەکانی بە کوردستانەوە بکەن باز لە گرتنیەگرتنەوەی گومرگەکانەکەن خەتووەیەوێ ئەمە خۆ عێراق حکومەتی عێراقی ئێستا ناتوانێت هەڵکوتێتە سەر کوردستان و توانایەوەی نییە هەڵکرێتە سەر کوردستان و بە سوپا داگیری بکە و ئەگەر بیتوانێت زمینێ و لەبار بۆی کوردستان بخاتەوە ژێر خۆی قابلەوە بەس ئەوە ناکە ئەبێت تەوافقاتێک ڕابگرێت با هاوسەنگیەکە ڕابگرێ لەگەڵ ئەم هێزانەوە بە تایبەت لەگەڵ پارتیا بۆ ئەمە بەرحەڵ یعنی ئەگەر نا مەسئولینی ئەمان لە نێودام و دەستگا حکومی پەرلەمانیەکانە نەبوون ساڵانی پێشوە یعنی ڕێی تێچێەوە و شەریکاتی نەوت و گاز و شەریکاتی هێنانی مەکانی گەورەی وڵاتەکان کە هاتوون کامیان پێویستیان بە ئیمزای وەزیر و گزیر و ئەندام پەرلەمانی ئەوانەیە بەڕێ و فلتەری ئەماناتیانە پەڕی بێ هەر ئەوەش نا یعنی تۆ لەولا ئەو هەموو پارە و پول و شتە کۆکەیتەوە کەچی لەم لا 350-400 هەزاری خانەنشینێک خۆت و نایدەی ئەمە خۆ ناتوانین ناوی لێ بنی گەندەڵی ئەمە بێ بەدزی تر یعنی وەکوایە ئەڵێ خۆم بۆ خۆمی خۆی تۆشە خۆم یعنی خانەنشینێک ساڵای خزمەتە کات چاوی لە 400 هەزار لە مانگی کەوەری بگرێ ڕیزەگرێ ماشەکەی پێ ناترێت لەبەرەوەی ئەوان لەولاوە کردویانەتە بارمتەیەکی سیاسی لەگەڵ حکومەتە مرکزیەکانە خازانجی پرۆژەکانیان ناهینە بەرحاڵ من پێم وایە یەک مەسەلەیەکی زۆر گرنگە کە ئەبێ ببێ بەخواستی خەڵک ئەویش ئەوەیە لانی کەم لە ئێستاە ئەم حەملەی کەشفکردنی گەندەڵکاران و سەرۆت و سامانەکانی دەست بە سەراگرتنی بە کوردستانیش بگرێتەوە ئەبێ ئەو بەرپرسانە بگرێتەوە کە تێوەگلاون لەوانەوە ئەبێ خەڵک ئەم خواستە بەرزکاتەوە ئێمە خۆمان وەک حیزب بەڕاستی کارەکەین لەسەرەوە لەگەڵ لایەنەکانە هەوڵەدەین هەچ کارێکی جەماوەری پێویستکە لەو پێناوە بگیرینە بە کاری هاوبەرنەوە سنەوەی حتا زەمینەی ئەوە ساستین شارێکی جەماوەری دروست بێت لەسەر حکومەتی هەرێمی کوردستانی شو حکومەتی عێراقیش کە ئەم شتە کوردستانیش بگرێتەوە ئەوە بزانە لە کوردستانە شتێک هەیە هەبوو وەختی خۆی بە ناوی لیژنەی نەزاهەوە خۆ نەماوە خۆ کەس نەباسێکی لێ ناکات بە ڕسمیڵیان نەوەشانێتەوە بەڵام ئەوە خێرە سەرقاپتان ناوەتەوە ئێوەش لانی کەم وەکو لیژنەکەی عێراق زینوویکەنەوە یعنی ئەمانە مەسائلێکن بەڕاستی چکە یعنی بوو کوتم لە ڕوانگەی خەڵکێکەوە کە لە 92 بێبەش لە داهاتیم کوردستانە لە 92 ئەوینێ بە لێشاو بن هەزاران ناوەوە پارۆپۆل ڕژاوتە ناوم کۆمەلگایەوە کەچی بۆ ئەمان نییە خەڵکەزانی ئەمە برابێ بۆ لایەک پێوترێ گەندەڵی یا تاڵانی بۆیە حەقا ئەم خواستە بەرز ببێتەوە کوردستان بگرێتەوە گەندەڵکاران بناسرێن دەست بە سەر سامانیانە بگیرێەوە تەمان دوای بێ بۆ ژیانی خەڵکو بژێ و خزمەت گوزاریەکان بێگەرنا هەریێ بەناوی پۆستی حکومی وەزاری و دەستی بەسەرا بگرێ و دوای کەسی جنزان دووبارە لە چ شوێنێکی تری دنیاوە سەر هەڵێنێەوە نابێ بە خواست هێنێ باسە زۆر زیاتریشی قسە لەسەر بکەین و بابەت زۆر هەڵەگرێ بەڵام ئەگەر
شتێک بە گرنگ بزان و بتوانن لە ماوەی 30 سانیەیە وەکو کۆتا قسەتان بیکەن فەرمون بەقوت. شتێک ئەوەیە کە خەڵک لە ئێستاە چی بکە خەڵک نابێ ها چۆنەڵی واقعی وەربمێنێ بەدیات بڕیارێکەوە کە عەلی زەیدی داوێتی خەڵکی کوردستان ببەسمە و نابێت داوە و پاڕانەوە بکە لەوان ئەبێ داخوازی گەندەڵکارانی با بڵین لێ پێچینەوە لە گەندەڵکارانی کوردستانیش دەست پێ بکە ئەبێ ئەمانەش دەستگیر بکرێنە بێ سەروەتیان دەسی بەسەرا بگیرێ و بخرێتەوە خەزێنەی حکوومەت خەوە لە ژێر چاودێری خەڵک و نوێنەرانی خەڵکە بۆ بژیوی بۆ ئابەرزبوونەوە ئاستی موچە و پێداویستیەکانی خەڵک بۆ ئاوادانکردنەوەی قسەخانەکان بۆ قوتابخانەکان بۆ خزمەتگوزاریەکانی کە بەکاربێ ئەمە جوڵانەوەیە کە ئەتوانێت خەڵک لەسەر ئەساسی و بۆ ئێمەش هەوڵە دەینەوەنی پێمانەکرێت لە ریزی ناڕزایەتی خەڵک لەم پێناوەیە جێگی ئەومان ببێ ڕێخەری بین لەگەڵ یابین و هەوڵ بدەین بە سەرکەوتن بگاوە لە کوردستانیشە ئەم مەسەلەی بێتە بەلاس. سپاس. جەمال موحسین ئەندامی مەکتەبی سیاسی حزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگیریدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. عزیزان وشانێکی چەند چرکەی و بەردەوام دەبین لە سەر بەرنامەکانمان و دەربارەی ڕێکەوتنەکەی یەکێتی و نەوەینی قسە و باسمان دەدێت لاگەڵمان بمێنەوە. بەڵای بینەرانی ئازیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستا شتەوەری دووەم کە تایبەتەدا ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندامی مەکتەبی سیاسی حزبی کۆمسی کرێکاری کوردستان تاوتۆ دەکەیت. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. دەنگتان نییە ئەگەر مایکەکە بکەنەوە سپاسگوزار دەبم. بەڵێ زۆر سپاس بۆ تۆوە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. یەکێتی و نەوەی نوێ چۆن بوو بە ڕێکەوتن گەیشتن ئەگەر بە تایبەتی تەماشای ئەم قسە و باسی زۆر دەمێک نات یەک دو ساڵی ڕابردوو ئەو هەموو گرتە ڤیدیۆی کە شاسوار داوا ئەکا ئەمەی بۆ لێنەوە ئەمەی بۆ دانێن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بۆ نمونە لەگەڵ یەکێک لە حیزبەکانی دەسەڵاتە ڕێکەوتنی ئەنجامدا یان متمانەی پێکردن زۆر زۆر لەو گرتە ڤیدیۆانەی کە بڵاو بوونەتەوە. یەکێتی شەروەها ئەوەی کە هەمیشە ئەم دانانەی وەکو دوکانی سیاسی و بەرپرسیارەتی لە قەڵەمداوە، بەڵام ئێستا دوو لایەنە ڕێکەوتنێکیان ئەنجامداوە بە مێژووی و زۆر گرنگ ناوی دەبن. ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ بەڵێ هەر ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی نەوەی نوێ داوای لە سێدارەدانی کوڕانی تاڵەبانی گۆڕینی دەسەڵات ئاڵ و گۆڕپێکێنان ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ڕەخنەگرتن ئەوەی کە هەموو جارێ بانگەوازیەوەی کە ڤیدیۆکانیان پیشان دەدەینەوە هەموو ئەوانە بۆ بە ڕێکەوتن بگەن نەک بۆ ئەوەی کە هیچ کامێک لەو ئاڵ و گۆڕانە بکەن کە ئەیانوە ڕێک بۆ ئەوە بوو کە بتوانن خۆیان لەو کۆمەلگایەدا جێگەیەک پێیا بکەن و پێی ئەو جێگەیەش داوای بەشی خۆیان بکەن و شەڕی سەرەکیشیان دیارە لە زۆنی سەوز بوو. ئۆپۆزیسیۆن لە زۆنی سەوزە دەسەڵاتێک هەیە و کۆمەڵک هێزی ئۆپۆزیسیۆنیشان نەوەی نوێژێکێکە لەو هێزە ئۆپۆزیسیۆنانە کە لەوێ بە پلەی یەکەم شەڕی لەگەڵ یەکێتی نیشتیمانی و بە بانگەشەی وەستانەوە بەڕووی یەکێتی نیشتیمانی کۆمەڵێک پرۆژە و تەنانەت کارکردن لەسەر هێزە ناڕازیەکانی زۆنی سەوز بۆ ئەوەی لە کورسی پەرلەمانی زیاتر پێبێنێ. ئەمە هەموو هینەکانیان بوو. ئێستا لە هەلومەرجێکی دیاریکراودا کە یەکێتی تەحملی ئەوەی کە نەوەی نوێ بەو جۆرە گوشار بکات و بۆڵەبۆڵ بکات و سەرێشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکات یەکێتی بەکەڵک وەرگرتن لە خودی ئەو دۆسیانەی لەسەر نەوەی نوێ و بەتابەتی لە شاسوار عەبدولواحید بوو نەوەی نوێی ناچار کرد بەوەی کە بێ بڕیاری گوێڕایەڵبوون بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدات و لەو بانگەشانەی کە کردوێتی واز بێنێ و ئەم جارە ئەگە قەرارە بانگەشتێکی هەبێ و ئەگەر بڕیارە سیاسەتێکی دیاریکراوی هەبێ و ئەگە بڕیارە دژی دەسەڵات بێ
ئەو جارە بێ سەنگەرەکەی بە تەواوەتی بگوازێتەوە بۆ نێو هاوپەیمانەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی و بەیەکەوە گوشار بکەن لە پارتی لە کوردستاندا بە کۆمەڵێک بانگشەوە کە هەیەە بۆیە ئەوە کە بە کورتی ئەگەر بڵێم ئامانجی هەموو ئەو هەراوەریە و بانگەشانەی کەنەوەی نوێ لە دەوری ڕابردوودا دەیکردبەوە بوو دەستی بگا بە ڕێککەوتنە لە کاتی پرسیارەکەم ئەگەرداوت لەکەم یەک تۆس کامێراکە داگری بۆ ئەوەی کە باشتر ببینین زۆر سپاس. اینجا پرسیارەکە ئەوەیە کە ئەوان دەڵێن ئەمە بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتە و بەتایبەتی هاوسەنگی لە بەرامبەر پارتیدا ڕێژەی کورسەکانی ئەم دوولایەنە بە ئیزافەی کورسیەکی گۆڕانەوە هاوتا لەگەڵەوەی پارتیدا بۆ داوای پۆستی سەرۆک حکوومەت دەکەن. بەم شێوەیە ئەتوانن دەسەڵاتی پارتی لاواز بکەن. بێگومان هیچ هاوپەیمانەتیەک لە هیچ کامێک لە زۆنەکاندا ینی هێزی دەسەڵاتی زوونەکان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ناو زوونەکانی خۆیاندا هەر ڕێکەوتن نامە و هاوپەیمانەتیەک ناتوانێت باڵانس لە ئاستی هەرێمدا بگۆڕێ. ینی چۆن ینی ئەوەکە لە بۆ نمونە ئەمە ئەگەر هەموو نەکرد یەکێتینەوەی نوێ ئەگەر هەموو هێزەکانی ناو زۆنی سەوز لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هاوپەیمانێتیەک پێک بێنن ناتوانن باڵانسی هێز لە کوردستاندا بگۆڕن و ئەوە هەمان واقعیەتیش بۆ پارتیش دروستە. ئەنی پارتیش لە زۆنی زەردا ئەگەر هەموو هێزە سیاسیەکانی ئەوێ بکەون ڕێککەوتن و هاوپەیمانەتی پێک بێنن لەگەڵ یەکتر دیسان ناتوانن باڵانسی هێز لە هەرێمدا بگۆڕن. ئەمە یەکێکە لەسەرکرا بەڵام ئەگەر بە کورتی ڕوونیکەنەوە بۆچی وایە لەبەرەوەی کە لە کوردستاندا ئەوەی کە خەریکە باڵانس دەگۆڕێ ئەو هێزە سیاسیانن یا ئەو فۆرمە لە دەسەڵاتە کە پشتی بەچەک بە کۆنتترۆلی دادگا و دەسەڵاتی دادوەری و پشتی بەرەسەڵاتی حیزبی و فۆرمێکە لە هێزی بنەماڵەیی ئەم دوو هێزە ئەوە یەکێتی و پارتین لە هەردوو زوونەکەدا دەسەڵاتی تەواویان کۆنتترۆل ینی پاوانی سەرجەم جونگەکانی دەسەڵاتدارێتیان کردووە. بۆیە ئەگەر بڕیار بێ بۆ نمونە ڕێککەوتنێک هاوپەیمانەتیەک بێ ئەو ئاستا لە دەرهێنانی دەسەڵاتی ئەو هێزە سەرکیانە بەسەر جونگەکاندا بکە ئەمە لەوان ڕێگەیەک بێ بۆ ئەو بەڵام ئایا لە ڕێگەی ڕێککەوتن و هاوپەیمانێتیەوە هێزەکانی نێو چوارچەوەی خۆیان دەتوانن پارتی یا یەکێتی نیشتیمانی کوردستان ناچار بکەن بەوەی کە دەست لە داهاتی زوونەکەی خۆیان هەڵبگرن دەست لە هێزی چەکداری زوونەکەی خۆیان هەڵبگرن فۆرمی دەسەڵاتدارێتەکان لە بنەماڵیەوە بکەن بە فۆرمێکی مەدەنی تەمان نایکەن چکە ئەمە ناکەی هەتاوی کە باسی کورسی دەکرێت. من زۆر جاری کەشەوە موتووە هەتا ئەگەر چەندیش کورسی بێنن لە زوونێکیشدا چەندی کورسی بێنن ئەتوانن پۆست وەربگرێ هێزی ئۆپۆزیسیۆن لەو هێزەی کە لەگەڵ یەتی بەتابەتی لە ڕێگەی ڕێککەوتنەوە بەڵام ناتوانێت دەسەڵات وەربگرێ ینی بۆ نمونە هەر خودی ئێستانەوەی نوێ کە 15 کورسی هەیە بەو 15 کورسیەوە ئەگەر بی کاتە 30 کورسیش بۆ نمونە لە زۆنی سەوزدا ناتوانێت دەسەڵات لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرێ ناتوانێت بڕیاری سیاسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بسێنێتەوە ناتوانێت دەهات بێتە ژێر کۆنتترۆلی خۆی ناتوانێت دەستگای ئەمنی بخاتە ژێر چاودێری خۆی و هیچ شتێک ناتوانێت بکە بەڵام دەکرێت پۆستی هەبێ فلان پۆست و فلان پۆستی پێ بدەن بێ ئەوەی ئەو پۆستانە هیچ کاریگەریەکی لەسەر دەسەڵاتی سیاسی یا کورتکردنەوەی دەسەڵاتی یەکێتی هەبێ لە ناوچەی پارتیش ئەمە هەمان ئەو حەقیقەتەیە. بۆیە ئەوە بەڕاستی بانگەشەیەکی نادروستە لەسەرەوەی کە دەڵێن لەو ڕێگەیەوە ئێمە باڵانسی هێز دەگۆڕین لە بنەڕەتدا من پێم وایە هەم یەکێتی و هەم گۆڕان تەمان ئامانجیان هەموو لەو ڕێککەوتنە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ئامانجی هەبوو بە بۆچوونی من ئامانجێکیانی ئەوە بوو کە نەوەی نوێ وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە چوارچێوەی زۆنەکەی خۆیداکەیەکی دەسەڵاتیەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ویستی لە ڕێگەی ئەو ڕێککەوتنەوە نەوەی نوێ بێدەنگ دەکا ئەمە خاڵێکیەتی بێدەنگی دەکا و دووەم ئامانجی شێوەی وەکو کارتێکی فشار لە بەرامبەر پارتیدا بەکاری دێنێ ئەنی یەکێتی لە ململانەی خۆی لەگەڵ پارتیدا نەوەی نوێش بەکار دێنێ دەڵێ ئەوەی کە خۆت وتت بۆ نمونە دەڵێت ئێمە ئێمە بووین بە 39 کورسی و 39 کورسی و ئێستا هێزێکی گەورەین ئەمە بەڵام گەورەترین هێزین لە عێراق و لە چوار پارچەی کوردستاندا
بەڵێ یانەوێ ئەمە بڵێن لە حاڵێکدا حقیقەتی واقعی لە مەیداندا ئەمە ناڵێ ئەمە بەسمەیە ئەو دوو ئامانجەی هەبوو بۆ یەکێتی نەوەی نوێ بێدەنگکە وەبی کاتە هێزێکی ئارام ئەو بانگەشەوانەی پێشووی هەیبووبی هەموو خاتە کەنار وە دووەم ببێتە بەشێک بەرەس یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ گوشار لەسەر پارتی ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆنەوەی نوێچی بوو بۆنەوەی نوێش ئەوە بوو یەک ئەو دۆسیانەی کە لەسەر سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هەیە دابخرێ یا هەڵپەسێردرێن ئەمە لایەنێکی بوو هەڵپەسێندرێن و دووەم ڕێگەشی پێ بدرێ لە چوارچێوەیەکی ئارامدا هەرسوڕانی خۆی بکە بێ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی بێ بەڵکام جاریان پارتی بێ بیکانی ئەو دوو ئامانجەیە بوو دۆستەکانی لەسەر لاپچەوە بە ئارامی بتوانێت بمێنەوە درێ بە هەڵسوڕانی خۆ بدە ئەمە ئەسڵی شتەکەی بوو بەڵام ئەوەی کە باڵانسی هێز بگۆڕن و ئەوانە هەر بەگوتم نایەکێتی نیشتیمانی کوردستان لە زوونەکەی خۆی بەڕێککەوتن و ئەمانە دەتوانێت ئەو کارە بکە نە پارتیش دەتوانێت لە زوونەکەی خۆیدا هیچ کامێک لەوانە بکە هەتا بانگەشێکی کە بەڵام ئەگەر وایە ئەگەر ئەمە باڵانسی هێز ناگۆڕێ بۆچی پارتی نیگەرانە بەم ڕێکەوتنە لانی کەم ئەوەی کە لە میدیاکانەوە ئەبینین حملێک بە جۆرێک هەیە بەرامبەر ئەم ڕێکەوتنەوە بە تایبەتی نەوەی نیە و ئەو ڤیددیوانەی کە شاسوار پێشت داوایە کرد ئەگەر ڕۆژگارێکی وە هاتە پێشەوە بۆم دیێنەوە ئەو کارە ئەکەن بەڵێ تەمان لەگەڵ ئیمزاکردنی ڕێکەوتنامەکە پارتی کاردانەوەیەکی توندی نیشاندا و هەڵمەتێکی دەست پێ کرد بۆ وایە لەبەرەوەی کە پارتی هەر جۆرە ڕێکەوتنامەیەک لە دەرەوەی چوارچێوەی ئەو لە دەرەوەی پرسوڕابەوکردن لە دەرەوەی ئەوەی کە بۆ نمونە لە دەرەوەی پارتی وە لە بەرامبەر خۆی دەیبینێ و تەنانەت هەموو ڕێککەوتنێک پارتی لە دەرەوەی چوارچەوەی بەرژەوەندەکانی خۆگەر هێزێکی کە بیکە بە پلانجێڕی لە دژی خۆی تەماشای دەکا بۆیە پارتیش دەزانێت کە ئەمە دەتوانێت ببێتە گوشارێک لانی کەم ببێتە گوشارێک لەسەری بۆیە هەر ئێستاگەر تەماشا بکەی ئەمڕۆ من چاوپێکەوتنێکی ئەندامێکی مەکتەبی سیاسی جعفەری میتیکی ئەوە کردی دیار بوو کە تۆزێک نەوعەنمان نەرمی نیشان دەدا بەوەی کە پارتی نەرمە و پارتی وایە یەکێتیش لەمەوە دوام وابی دەکاتەوە ئەمانە بۆیە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵنەوەی نوێ کردی وتم بەشێکی لە ئامانجەکانی وەک کارتێکی فشار لە بەرامبەر پارتی بەرەسیەوە دەگرێت دەتوانێت تا ڕادەیەکی دیاریکە ئەگەر زۆر مەحدودیش بێ وەکو گوشارێک دەربکەوێ لانی کەم لەسەر ئاستی ڕایگشتی و بەتابەتی بەو بانگەشانێک کە یەکێتی دەیکا کە ئێمە هێزێکی هاوبەش نین ئێمە هێزێکی شریک نین جونگەکان هەمووی بەرەس پارتیەوەیە چۆن دەبێت لە هەرێمێکدا هەموو جونگەکان و هەموو پۆستە مهمەکان بەرەس پارتیەوە بێ بەشی ئێمەشی پێوە بێ هەموو ئەوانە پارتی باشە وەرەزانێ بۆیە پارتی نیگەرانە لەوە هەر ڕێکەوتنێک بێ ئەگەر لە چوارچێوەی بەرژەوەندی پارتی تۆزێک واواتر بڕوا پارتی بە پلانجێڕی تەماشای دەکا پارتی ڕێکەوتنێکی دەوێت کە ڕێکەوتنێکی ئەو هێزانەی دەوێت کە لانی کەم لەگەڵ خۆی ڕێککەون ستایشی هەو ڕێکەوتنان دەکا کە لەگەڵ خۆی بکرێت و لەو چوارچێوێشدا دەیەوێت ڕێکەوتنێک قەرار بکرێت لە کوردستاندا بکرێت لە مابینی خۆی یەکێتیدا بکرێت نەک لە مابینی نەوەی نوێ و هێزێکی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێتی شەروایە یەکێتی نیشتیمانیش خوازیارەوەیە کە پارتی ملبەشێک لە خواستەکانیدا و ئەوان لەگەڵ پارتیدا بەڕێکەوتن بگەن تا ئەوەی کە پارتی بچێ لەگەڵ کۆمەڵێکی هێزیکە لە زۆنی زەردا ڕێکەوتن و هاوپەیمانەتی بکە ئەوە بۆ خەتەر لەسەر خۆی دەیبینێ بۆیە ئەم دژی ئەمەیە بەڵام خاڵێکی کە هەیە پێم خۆشە باسی کە مەگەر وەختە بێ ینی میحوەری هەر ڕێکەوتنەکە کە بڵاویان کردوتەوە دوو شت بوو یەکێکیانمان باس کرد کە وتیان باڵانسی هێز دەجێڕنەوە بەڵام بانگەشەیەکی کەیان کردو کە باس لەوە دەکەن کە دەڵێن ئێمە دەین ڕێڕەوی حکومڕانی لە کوردستان ڕاست دەکەینەوە ینی خۆی سێ خاڵ هەیە لەو ڕێکەوتنەدا کە میحوەرین یەکێکیان مەسەلەی گۆڕینی باڵانسی هێزە یەکێکیان ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە و لەگەڵ کۆمەڵێک داخواز خاڵیان هێناوە کە دەبێ بکرێ ئەوەی یەکەمان باس کرد خاڵی دووەمەوەی کە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە ئەمە هینە فریوکاریەکی گەورەیە لە بەرامبەر خەڵکی کوردستاندا لەبەرەوەی کە خودی ئەم فۆرمە لە ڕێسەڵات کە لە کوردستاندا هەیە خۆی کۆسپی بەردەم هەموو ئاڵوگۆڕێکە بۆ
ڕێڕەوی حکومڕانی لە کوردستاندا، ینی فۆرمێک لە ڕێسەڵات لە کوردستاندا هەیە کە بەشێک نییە لە فۆرمی باوی دنیای بۆرژوازی ئەم سەردەما. هەموو هێزە سیاسی سەرەکیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و دیارە بەشێک لە هێزەکانی کەش حکومڕانیەکان حیزبیە، حکومڕانیەکان میلیشیاییە، حکومڕانیەکان پشتبەستە بە وڵاتانی دەرەوە، حکومڕانیەکان لەسەرەوەی هەموو دام و دەستگا و چوارچێوەیەکی پێناسەکراوی باوی بۆرژوازی دنیاە. ینی خۆیان لەسەروتر لە یاسا، لەسەروتر لەسەر دەسەڵاتی دادوەری، گەورەتر لە پەرلەمان، گەورەتر لە حکوومەت، گەورەتر لە هەموو شتێک دەبینن. بۆیە هەر بەو هێزە چەکدارەیان، بەهێزی ئەمنیان، بە پشتیوانی کە دیارە هەریەکەیان سەر بەجەم سێرەکە، بە پشتیوانی ئەوە، بە کۆنتترۆلی دەسەڵاتی دادوەری خۆیان ڕێگەیان لەوە گرتووە کە هیچ ئاڵوگۆڕێک و ئاڵوگۆڕێک لە ڕێوی حکومڕانی هەرێمدا پێک بێ. یعنی ئەمە یعنی چیەکێتی چ پارتی تۆ تەماشای کە خۆ هیچ کامێکیان نهاتون بڵێن ئێمە دەسەڵات لە حیزبەوە دەگۆڕینەوە بۆ دەسەڵاتێکی دامەزراوەیی. ئێمە وەکو کۆمەڵێک بنەماڵەکە دەستمان بەسەر هەموو جنگەکاندا کردووە، براکان و ئامۆزاکان خەریکین ئەو دەسەڵاتە، ڕادستی خەڵکی تەکنۆکرات و خەڵکی چکە دەکەین کە لە دەرەوەی ئەمانەیە. بڵێن ئێمە هێزی ئەمنیمان و هێزی چەکدارمان بە دامەزراوەیی دەکەین و دەکەینە هێزێکیەوەی کە پێڵێن نیشتیمانی لە هەموو شوێنێکی دنیادایە. هیچ کامێک لەوانە ناکەن، نەکەوانە ناکەن، خۆیان کۆسپی بەردەم هەموو ئەمانەشن. بۆیە ئەو بانگەشەیەشیان بەڕاستی بانگەشەیەکی بی ئەندازە پوچە کە باسی ئەوە دەکەن لە ڕێکەوتنەکە یەکێتی نەوەی دوێدا هاتووە کە ئێمە ڕێڕەوی حکومڕانی لە کوردستان ڕاست دەکەینەوە. ئەگەر ڕێڕەوی حکومڕانی لە ڕاست دەکەیتەوە لە هەرێمی کوردستان فەرمون کێژە لە زۆنەکەی خۆت بیکە تا خەڵک ئەو جیاوازیە ببینێ. بەڵام کاتێک سەرۆکی جوڵانەوەی نوێ ڕوبەڕووی پرسیاری میدیاکارانیان زۆرێک لە ڕەخنەکانە بۆیەوە ئەڵێ ئەگەر لایەنێکی دەسەڵات بێتە پای ئەوەی کە بەرنامەیەک جێبەجێ بکات لە خزمەتی خەڵکا بێ، بۆ ئێمە ڕێکەوتنی لەگەڵان نەکەین، بۆچی دژایەتی ئەمە بکەینە؟ منطقیتیانی ئەم قسەیە؟ ئاخر خۆ ئێمە ئەزمموی ئەوەمان هەیە پێشووتر، کۆمەڵێک ئەزمونمان هەیە، خۆ ناکرێتەوە لە پێناو بەرژەوەندێکی دیاریکراوی خۆتا بێی هەموو ئەو شتانەی کە ئەزمون کراون جارێکی کە بیڵیتەوە. ئەو ئەزمونانەمانە ئێمە گەورەترین ئەزمونمان هەیە لە ئێمە لە کوردستان لە لە زۆنی سەوز و لە زۆنی زەرد چەندین ڕێککەوتنمان بینیوە، چەندین هاوپەیمانەتیمان بینیوە، بەڵام هەر کامێک لەو ڕێککەوتن و هاوپەیمانێنەتەی پێکاتون تەنانەت نەکرد لەگەڵ ئەوان ئەو هێزە سەرەکیانە لەگەڵ لایەنەکانی ناو چوارچێوەی بازنەی بەرژەوەندەکانیان، تەنانەت خودی یەکێتی و پارتی ڕێککەوتنی استراتیژیان هەبووە لەگەڵ یەکتر. بەڵام تۆرە تەماشای کە چ کامێک لەو ڕێککەوتنانە، چ ئەو ڕێککەوتنانەی کە هێزە سەرەکان لە زوونەکەی خۆیاندا لەگەڵ هێزەکانیان کردویانە و چ ئەوەی کە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی کردویانە چ خێرێکی بۆ خەڵکی کوردستان بووە. ئەو کاتێ ڕێککەوتون و تەبا بوون بە یەکەوە تاڵانی کوردستانیان کردووە، بە یەکەوە سەرکوتی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریان کردووە، بە یەکەوە خۆش خزمەتیان بە وڵاتەکانی ناوچەکە کردووە، بە یەکەوە ئیستراتیژیەکیان داناوەکە بورەتەمانە لە بەردەم چارەسەری کێشەی هەتا کورد و ئایندی سیاسی کوردستان. ئەمەیان کرد وەختێک ژڕێر نەکەتون لە شەڕا بوون کەوتونەتە خوێن مژون و خوێن ڕشتن لەگەڵ یەکتر. بۆیان لە هەردوو بارەکەیە ئەمە هەیە. ئەگەر ڕێککەوتنەکەی ئەوان یەکێتی و پارتی یا بۆ نمونە پارتی لەگەڵ هێزەکانی کە یەکێتی لەگەڵ هێزەکانی خۆی لە شوێنەکانی خۆیدا ببێتە هۆی بوژانەوەی گوزەرانی خەڵک، زامنکردنی خزمەت گوزاریەکان، بەرینبوونەوەی ئازادیەکان، بەرینبوونەوەی مافە فەردی و مەدەنیەکان، هەموو کەس دەستخۆشانە لە کارێکی وا دەکا. بەڵام ئێمە لە هەموو ئەوانە پێچەوانەیمان بینی بۆی ئەوان ناتوانن تازە بێن ئەو فریوکاریانە بکەن. بەشێکی زۆر لەو ڕێککەوتنانەی لە کوردستان داکراون ڕێککەوتنێک بوون بۆ پاشەشەکردن بە بزوتنەوەی ناڕزایەتی و بۆ سەرکوتی بزوتنەوەی ناڕزایەتی و بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خواستە زۆر سادەکانی کە خەڵک بوویەتی. خۆ ئەگەر ململانێ و ئەگەر ململانەی نێوان یەکێتی و پارتی و ڕێککەوتنی بۆ نمونە یەکێتی لەگەڵ هێزەکانی چوارچێوەی
زۆنەکەی خۆی هی پارتی لەگە چوارچێوەی زوونەکانی خۆی ئەگەر لەسەر مەسەلەی موچە بوایە لەسەر مەسەلەی خزمەتگوزاری بوایە لەسەر مسەلەی ئەلگوی شکەی دەسەڵاتدارەتی بوایە طبعاً هەموو کەس ئەیتوانی بێ دەستخۆشانە بکە بەڵام ئایا بەڕاستی لە هیچ سەردەمێکدا ئەمەیان کردووە و بەڕاستی ئەمەیان لێدەوەشێتەوە بە ئەزمونێک کە کردویانە بە فۆرمێک کە لە سەڵاتەیانە تەناقوزیان لەگەڵ ئەوە هەیە لە تۆڕە کۆمەڵاتەکاندا کاتێک گفتوگۆ لە سەرم بابەتانە دەکرێت کۆمەڵێک لە لایەنگرانی نەوەی نوێ دەڵێن ئەی باشە بەدیلی ئێوە چییە ئەینەوەی نوێ چی بکات بۆ سنووردارکردنەوەی دەسەڵاتدارەتی پارتی ئەکرێکی ڕێگەیەکی تر بگیرێتە بەر زۆر پرسیاری ترکە دەپرسن ئەی ئەگەر ئەمە نەکات چی بکاتنەوەی نوێیان خەڵکی تر لایانی تر چی بەدیلێکیان هەیە ئێ وەڵامتان پێ بۆ پرسیارانە آخر لایەنەکانی کە مەبەستیان چێە خۆ لایەنەکانی کە ئەگەر مەبەستیان خەڵکی کوردستانە ئەوە شتێکە ئەگە مەبەستیان لایەنەکانە چۆن کۆمەڵگەی ینی لایەنەکانە یەکێتی و پارتی چۆن کۆمەڵگەی کوردستانیان دابەشی دوو زم کردووە جوغرافیایەکیان لەت کردووە ینی خێروبەری دەسەڵاتی ئەوان یەکێکی لە هینەکانی دابشکردنی کوردستان بۆ دوو زۆنی دیاری کراو ئەگەر ئەمەیان کردووە ینی ئەمە بەرهەمەکەی بووە لەم دوو زونە دیاری کراوە خۆ نەیەکێت و ناکەس دەستی یەکێتی گرتووە نەدەست پارتی گرتووە ئەم کارانە بکەن وەکو حیزب ئەگەر باسی خەڵکی کوردستانیشە خەڵکی کوردستان چی بکا لە بەرامبەرەوەدا خەڵکی کوردستان من پێم وایە پێشمەرزی هەر ئاڵوگۆڕێکی ئیجابی یا پێشمەرزی هەر باشبوونێک لە ژیان و گۆزەرانی خەڵکی کوردستاندا یا هەر زۆرە ڕۆشناییەک بۆ ئایندەی سیاسی کوردستان لە ململانەی خۆی لەگەڵ بەغدا پەیوەندی بەوە هەیە کە خەڵکی کوردستان کۆڕ و کۆمەڵە کرێکاری و ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکان ئەوانە بێن ئەبێ کۆتایی بەم فۆرمی دەسەڵاتە بێت ینی بەبێ کۆتایی هێنان بە فۆرمی دەسەڵاتی ئێستای بۆرژوازی کورد کە تەنانەت ینی بنەماکەی زۆرتر خێڵ و بنەماڵەیە ئەوە تێنەپەڕێنێ هەر زۆرە باسکردنێک لەوەی کە ڕێکەوتنەکان باش بن یا هاوپەیمانێتەکان باشن بە جێگایەک ناکە تۆ تەماشاکە خەڵکی کوردستان کۆمەڵێک ئەرچی لەسەر شانە لە بەرامبەر ئەوەدا پێشە مشەکە ساو ڕێکەوتنەی گۆڕان و نەوەی نوێ من پێم وایە بێم هەموو بلۆکی ئازادی خوازی لە کۆمەڵگەی کوردستاندا خەڵکی ئینسان دۆست خەڵکی پێشکەوتن خواست کۆر و کۆمەڵی مەدەنی و هەموو ئەوانە پێش هەموو شتێکە بێ ناوەڕۆکی ڕیاکارانی ئەو ڕێکەوتنەی نەوەی نوێ و نەوەی نوێ کردوێتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ ڕیسواکە ئەمە هەرچێکی مهمە خاڵی دووەمەوەیە کە بۆ ئاڵوگۆڕ لە کۆمەڵگەی کوردستانە بەرەو باش بوون لە جێگەی ئەو ڕێکەوتنان ئەوەیە کە باڵانسی هێز لە مابینی جەماوەری ئەو زۆنانە لەگەڵ دەسەڵاتی ئەو زۆنانە بە قازانجی خەڵک بگۆڕدرێت ئەمە مەخاڵی دووەمە سێیەم بشت بۆ نمونە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگەی کوردستاندا لە ژنانە لاوانە بزوتنەوەی دژی گەندەڵیە ناڕزایەتی کرێکاریە ئەنواع بزوتنەوەی کە لەو کۆمەلگایەدایە لە دەوریە کاڵ پێکرێن وەخەری ئەو سنوور دەستکردانە و ئەو قڵشێکی یەکێتی و پارتی دروستیان کردووە لە هەرێمی کوردستاندا ئەمە پڕ بکەنەوە ئەمانە و ڕێگەن ئاڵ و گۆڕانن دەتوانێت بیکە ینی بۆ نمونە ئەگەر بزوتنەوەی ناڕزایەتی لە بۆ من لە زۆنی سەوزایە لە زۆنی زەردا بەو ئەندازەیە بچێتە پێشەوە پاشەکشە بەرە سەڵات بکە یعنی باڵانسی هێز لە مابینی خەڵک و دەسەڵاتدا بە قازانجی خەڵک بگۆڕدرێ دەتوانێت ببێتە گوشار بۆ ئەوەی کە خواستەکانی خۆی لە گەڕی و دەسەڵاتە دەربێنێ هەر ئێستاکە بۆ نمونە تەماشایکە ئێستا جوڵانەوەیەک نەک بڵم جوڵانەوەیەک بەڵام دەمێکە ینی ناڕزایەتێکی تون لە بەرامبەر دزی و گەندەڵیەکی فراوان هەیە کە لە سەرتاسەری عراقدا هەیە کە دیارە وشەی گەندەڵی لەوانەیە وشێکی دروست نەبێت چونکەوەی لە عراق و کوردستاندا هەیە دزیێکی ئاشکرای بە یاسایی کراوە و بەنایە ئەسایی کرا و قاچاقچێتیە هەیە کابرایە کاتۆ بە ناوی عەلی زەیدی بۆ یەکەمیان بۆ دابڕانی لە بۆ جیاوازی نیشاندانی خۆی لەگەڵ کابینەکانی پێشخۆی لەلایەک و دووەم بۆ کۆنتڕۆلکردنی بزوتنەوەی ناڕزایەتی بە دژی گەندەڵی دزی هاتووە دەستی کردو بە کۆمەڵێک هەنگاوی دیاری کراو هەنگاوی دیاریکە وەلەو چوارچێوەیەدا
هەیە تۆ تەماشایکە ئەگەر ئەم بزوتنەوە دژی گەندەڵگە لە کوردستاندا هەر ئێستا بتوانێ بڵێ دەبێ ئەم بزوتن ئەم پرسی دەست بەسەرداگرتنی سار و سەرۆت و سامانی دزراوی هاوڵاتیان و خەڵکی کوردستان بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە دەبێ بە دوواداچوون و سزادانی یاسایی سەرجەم بەرپرسە حیزبی حکوومیەکانی هەرێم بگرێتەوە دەتوانێت هەنگاوێکی گرنگ بێت بەڵام کاری خەڵکە چکەوان بەخۆشی خۆیان نیکەن بۆیە ئەم ڕێکەوتنە ئەوێ بەڵێ شتێکی تر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بێنمە و باس بکەم ئەویش نەمانی متمانەیە بە هێزی ئۆپۆزیسیۆن لە چەند جێگەیان قسەیەم بیستووە کە دەڵێن ئیتر لێرە بەدوان نابێت سیقا متمانە بە هێزە بکرێت کە خۆی بە ئۆپۆزیسیۆن ناودەبا سەرنجام هەروەکو گۆڕان هەروەکو نەوەی نوێ هەروەکو لایەنەکەی دکتۆر بەرهەم دواتر تێکەڵ دەبنەوە لەگەڵ دەسەڵاتدا ئەم بۆ چوونە و ئەم نەمانی متمانەیە بە هێزی بەناو ئۆپۆزیسیۆن دروستە لە مەسەلەی هێزی ئۆپۆزیسیۆن نەبێت دووشت جیا بکەینەوە ئۆپۆزیسیۆنێک کە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیە وە لە چوارچێوەی خودی دەسەڵاتی ئێستادا گلەیی هەیە ناڕەزایەتی هەیە ئەوێ بەشدار بێ ئەوە ئەزمونەکەیمان بینیوە هەم بزوتنەوەی گۆڕانمان بینیوە هەمەوەنەوەی نوێشمان بینی کە هەردووچیان دووستنەوەی ناڕزایەتی بوون ئەمانە لە زیاتی ئەوەی کە تەعەن نەک نوێنەرایەتی ئەو ویستانە و خواستانیان نەکرد کە بۆی دروست بوون بەڵکە دواتر تێکەڵی دەسەڵات بوونەوە بوون بەشێک لە هێزی دەسەڵات یعنی ئەوە گۆڕانمان بینی کە ئەو سەرنجە تەعەن دروستە بۆ ئۆپسیۆنی بۆرژوایی گۆڕان گەورەترین گورزی لە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریدا لە ئاسی شەقامە وەنەوەی نوێژ بە هەمان شێوە گورزێکشکەی لە بزوتنەوەی ناڕزایەتی شەقامدا بۆیە خەڵک حەقیەتی متمانەی بە ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی و ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نەمێنێت ئەمە حەقیقەتە بەڵام لە بەرامبەر ئەوەدا شتێکی نیشاندا ئەوش ئەوەیە کە بزوتنەوەی ناڕزایەتی ئەبێ بزوتنەوەی خەڵک بێ لە دژی ئەو دوو دەسەڵاتە نەک وەک هێزێکی بۆرژوایی لە بەرامبەر ئەو دەسەڵاتە وەکو هێزێکی سەربەخۆ کە بەرژەوەندی جیاوازی هەیە ئەنی تۆ تەماشای کە بزوتنەوەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە کوردستاندا بزوتنەوەی ژنانی ناڕازی بە دژی سیستەم بزوتنەوەی دژی کۆنەپەرستی و دواکەوتووی لە کۆمەڵگادا بزوتنەوەی لاوان و خوێندکاران بۆ ڕێسراگەیشتن بە ژیانێکی شایستە و ئینسانی ئەمانە کۆمەڵێک بزوتنەوەن دەتوانن ئاڵوگۆڕ دروستکەن و هەموو ئەو ڕێکخراوە جەماوەریانەی لەسەر ئەساسی ئەو بزوتنەوە ناڕزایەتی جەماوەریە واقعیانە دروست بوون لە کۆمەڵگادا دەتوانن ببنەمایی ئاڵوگۆڕ لە کۆمەڵگادا وەرەتوانن ببنە هێزی گوشار لەسەر دەسەڵات بۆ پاشە شەپێکردنی و بۆ تەنانەت بۆ داسپاندنی خواستەکانیان ئەمە ئۆپۆزیسیۆنی واقعی لە کۆمەڵگادا ئەوەیە و ئەگەر هێزی شکەی ئۆپۆزیسیۆنێکی واقعی ئەگەر ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نەبێ دەبێت نوێنەرایەتی ئەو دەنگە بکات کە لە شەقام و لە نێو کۆمەڵگادا هەیە و ململانەیەکی واقعیە لە بەرامبەر دەسەڵاتدا دەبێ ئەمە بکە ئەمە هێزێکی تەبیعیە بەڵام ئەو سەرنجەی کە بەش ئەو بەڕێزانە دەیڵن لەسەر هێزی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی و ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە نەوەی نوێەوە بۆ گۆڕانی ڕابردوو حقیقەتێکی تەواوە و بە ئەزمون کراوە کە نەکرد ئەوە بۆ دەورەیەکیش تەنانەت ناومێدی دروست کرد پاشەکشەی بە بزوتنەوە کرد ناڕزایەتی کرد و لە بەرامبەریش ئەوانی بەرە سەڵات گەیان ئەو خەریکە چۆن بزوتنەوەی ناڕزایەتی ینی بۆ نمونە گۆڕان سواری بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری خەڵکی کوردستان بوو توانی بەسەر شان و بەسەر شانی خەڵکی ناڕازیدا هەڵزنێ بۆرە سەڵات و 4 ساڵ ئارامی ڕابگەێنێت و ببێتە هاوبەشی پارتی و ببێتە هاوبەشی شەریکە دزەکان و ببێتە هاوبەشی ئەو حکوومەتە کارتۆنی کە سەرکوتی خەڵکی کوردستان و دزیەکانی شەرعیەت پێبدا ئەو ئەم جارە خەریکە نەوەی نوێژ بە هەمان شێوە 15 کورسی هێناوە دوای 15 کورسەکە خەریکە ڕێگە لەگەڵی نیشتیمانی ڕێککەوتووە کە بەشێکی ئەوەیە کە لە حاڵەتی ڕێککەوتنی یەکێتی و پارتیدا نەوەی نوێژ بە چەند پۆستێکی بەربکەوێت کەواتە دیسان لەسەر دەنگی خەڵکی کوردستان لەسەر ناڕزایەتی خەڵکی کوردستان بەدژی دەسەڵاتی یەکێتی و پارتی دەچەند ڕێک دەکەون و خۆشیان لێ پۆست وەردەگرن لە حاڵێکدا دۆخی ژیان و گوزارانی خەڵکی کوردستان تا هاتووە بەرەو خراپتر ڕۆشتووە تۆرە هیچ زومگەیەک نیە لەو کۆمەڵگەی کوردستانەدا پاشەکشەی پێ نەکراوێ هەر ئێستا نەخۆشیێکی سەخت بۆ هەر خانەوادەیەکی نەدار یەکسانە بمەرە لەژێر سایە دەسەڵاتەیە یعنی هەموو ڕۆژە تەنانەت ئاماری ئەوانەی کە لە ڕێگەی ڕێگەوبانەکاندا گیان بەخت دەکەن هێندە زۆرە
بەراورد ناکرێت. قوربانیانی نائەمنی شوێنی کار کە کۆمپانیا چاوچنۆکەکان و سەرمایهداران بۆ قازانجی زۆرتر هەیەیانە هیچ ئەمنیەتێکیان بۆ کرێکار لە شوێنی کاردانەیەشتەوە تەماشا هەڵکشانی قوربانیانی شوێنی کار بکەن. مەسەلەی ژنان تەماشاکەن، مەسەلەی پەرسەندنی کۆنەپەرستی تەماشاکەن. هەر هەفتەی پێشوو ئێمە بینیمان ئەو کەسەی کە دەهات و دەرسی ئەخلاقی فێری خەڵکی کوردستان دەکرد و بە خەڵکی کوردستان ئەیوت چۆن جل لەبەر بکەن و چۆن ڕیش لەبەر بکەن و بۆن چۆن بەکار بێن و چۆن بچنە خەستەخانەکان و ژن ئەبێت چۆن کار بکات و چی ئەوانە خۆی بە گەورەتەی بە کۆمەڵێک دۆسیەوە دەرکەوت و نیشانیدا کە سەلەفیزم لە کوردستان لە سەرۆکەکەیەوە خاڵین لە ڕەوشت و خاڵین لە پرانسیب و خاڵین لە هەر زۆرە پەیوەندیە. دەنگت نابێت ببوورە کاتمان بەرەو کۆتایی ڕات و قسەی تریش زۆر ماوە بکرێت، بەڵام ئەگەر کات خەمە ئیختیاری خۆتان و شتێک مابێت لە پەیوەند بەم ڕێکەوتنەی نێوانەوەی نێو یەکێتیدا و قسەمان لەسەر نەکرد بێت و بە گرنگی بزانی ئاماژەی پێ بدەن فەرموون بەقوتی. وەڵا من یەکەمین شتەوەیە کە نابێت خەڵکی کوردستان هیچ خۆش باوەڕێکی بە هیچ کامێک لەو ڕێکەوتنانە هەبێت کە یەکێتی لە زوونەکەی خۆی لەگەڵ هێزە سیاسیەکان دەیکا یا پارتی لە زوونەکان لەگەڵ هێزە سیاسیەکان دەیکا بە بانگەشەوەی کە ئاڵ و گۆڕ دەکەن و ژیانی خەڵک باش دەکەن. ئەوە شتێکە دەبێت ڕەت بکرێتەوە کە نابێ بکرێت. دووەم وەرەبێ خودی ئەو ڕێکەوتنانەی پێشووتر کە ئەمانە کردویانە بە کۆمەڵی بانگەشەی زلەوە بەڕوویان دابدرێتەوە پیان بڵێن کە ئێوە ئەهلیەم کارەنی. وەخسیەم خاڵەوەیە کە ئەو بانگەشەوانی لەو ڕێکەوتنانەدا هاتوون باسییان کردووە ئەبێ پیان بڵێن کە ئەمانە هەموو فریوکارین. تەنانەت کۆمەڵی خاڵ کە لەو ڕێکەوتنەدا بێزگە لەو دوو خاڵە سەرێکی کە باسمان کرد لەو گفتوگۆیەدا باسی کۆمەڵی خاڵیان کردووە کە بێ موچە بدرێت و ئەبێ خزمەت گوزاریەکان دابین بکرێت و ئەبێ هەلیکار بۆ دەرچوانی زانکۆکان و کۆمەڵێک بەندی تایە کە کردویانە. دەبێت خەڵکی کوردستان بەڕاستی لانی کەم خەڵکی زۆنی سەوز ڕێکەوتنەکە لەوێکراوە لە مابینی و دوێزە دەبێت خەڵکی کوردستان یەخەیان بگن بڵە باشە یەکێتینەوەی نوێچێ دەستی گرتون ئێوە لە زوونەکەی خۆتاندا هەلیکار بڕەخسێنن، خزمەت گوزاریەکان چاپ بکەن، ڕێگەوبانەکان باشکەن، ئەو خزمەت گوزارە گشتیانەی کە هەموو ڕۆژی هەرزان فرۆش دەکرن ڕایگرن و مافە فەردی و مەدەنیەکان فەراهەم بکەن، ئازادی سیاسیەکان بەرینکەنەوە و لەو ڕێگەیەوە ئەلگۆیەکی کە جیاوازمان نیشاندن لە بەرامبەر زۆنی زەرد و پارتی کە لەوێ هەیە. ئەلگۆیەکی کە نیشاندن تا خەڵک بڵێ ئەوەی ئێوە دروستە و خەڵکی کوردستان پشتیوانی لەو ئەلگۆیە و لەو فۆرمە لە دەسەڵات بکات. بۆیە بەڕاستی من پێم وایە ئەو ڕێکەوتنەژۆکر کامێک لە ڕێکەوتنەکانی کە فریوکاریەکی ئاشکرایە و دەبێ لە قاو بدرێ. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی مشەی پێشەنگتیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە وەجارێککە سپاس بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤی و سپاسی تایبەت بۆ تۆ. زۆر سپاس. عزیزان بیرتان دێنینەوە کە ئەم ماڵپەڕەی کە لێرەدا دەبینرێت پێشەنگتیڤی.com ماڵپەڕی فەرمی کەناڵی پێشەنگ تیڤیە. لەوێدا دەتوانن بەرنامەکانی پێشەنگ تیڤی، ئارشیفەکەی کورتە ڤیدیۆکان و هەروەها بڵۆگی تایبەتی بەڕێوەبەری پێشەنگ تیڤی، کەناڵەکانی پەیوەندی، لینک بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانی لە یوتیوب و فەیسبوک و تیکتۆک و ئینستاگرام و تویتەر و هەموو ئەوانە و هەروەها هەر سەرنج و پێشنیارێکتان هەیە لە فۆڕمی تایبەتی خۆی کە لەو ماڵپەڕدا کراوێت دەتوانن بەکاری بێنن و پەیوەندیمان پێ بکەن بە دۆستان و ئاشنایانتانیشی بگێرن. لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.